پرسیارانەی کە ئێمە هەمانە بێگومان هەموو خەڵک و هەموو پەرلەمانتارانی تریش لەسەر ئەم مەوزوعە هەیەە ئایا نرخی ئەو نەوتەی کە فرۆشراوە چەندە کە ئێمە نایزانین تاکو ئێستا ڕەنگە تەسەورات لەم بارەوە هەبێ لە پاش سەرۆکی کۆمپانیاکە سکرتێری ڕۆژنامەوانی ڕۆسنێفت ئەم قسانە دەکات دەڵێ ئەم ڕێکەوتنێکی شایستەیە بۆ کۆمپانیاکە و ڕێژەی دوو لە سەرسەی نەوتی کوردستان کە لە ڕێگەی بۆلی نەوتی کوردستان تورکیاوە دەڕوا بۆ کۆمپانیاکەیە بە نرخێک بەرواری 26 2007 واتە دوێنێ کۆتا وەڵامی کۆمپانیای ڕۆسنێفتمان پێگەیشت ئەوان تەنیا لە ڕێگەی تەلەفۆنەوە وەڵامەکەی خۆیان پێڕاگەاندین وەڵامەکەیان ئەمەیە بەداخەوە ئەوان ئامادە نەبوون بە هیچ شێوەیەک زانیاریمان سەبارەت بە ناوڕۆکی گرێبەستەکەیان بدەنێ و هەندێک پرسیاریشم بۆ ڕوژاندن بۆ خۆتان دەتوانین چی لەسەر بکەن وەڵامەکان لە سێ خاڵدا چڕ دەکەمەوە یەک ناتوانن هیچ زانیاریەک بدەن لەبەر ئاسایشی ئابووری کۆمپانیاکەیان دوو لەبەر بەرژەوەندی هاوبەشی هەردوولا مەبەستی خۆیان و حکوومەتی هەرێمی کوردستان بێگومان ئەو دەستەیە کە سەرۆکاری فرۆشتنی نەوت و سەرۆت و سامانی وڵات دەکا سێ هەر زانیاریەک لە لای ئێمەیە لە لای حکوومەتی خۆشتانە و دەتوانن لە ئەوانەوە دەستان بکەوێ و ئەوان ئەوەیان ڕاگەیان کە ئەوان هیچ ناچار نین لەو ڕۆوە زانیاری بدەن